چەند هەواڵێک کاتێک سروشتی جوان و دڵڕفێنی کوردستان لە وەرزی بەهاردا ئەگەر لە ناوچەی شارباژێڕیش بێت لەگەڵ دەنگێکی ڕەسەن دەنگێکی جوانی کوردستاندا تێکەڵ ببێت بێگومان تابلۆیەکی هونەری زۆر جوان پێشکەشەکات. دوای ماوەیەک لە بێدەنگی هونەرمەند سیڤان عەباس با بەرهەمێکی نوێ باوزەیەکی نوێ لە کەشێکی بەهاریانەیە با بەرهەمێکی شادەوە دووبارە دەسەکاتەوە بەکاری هونەری و کاری کوار و بەرهەمێکی تازی هەیە کە ئەم کاری بە ناونیشانی ئەو یارەیە کاتێک دەنگی هونەرمەند سیڤان عەباسیش تێکەڵ بێت لەگەڵ تێکست و ئاوازی هونەرمەندی گەورەی کوردستان زیاد ئەسعەد ئەو بێگومان تابلۆیەکی هونەری زۆر جوان پێشکەشەکات. بۆم کارە ناوەندی هونەری زەنێ ڤیدیۆکلیپی بۆ کردووە و بۆ ئەم ڤیدیۆکلیپەش ناوچەی دڵڕفێن و جوان و سروشتی شارباژێڕی هەڵبژاردووە و ئێمە ژۆک و کورسات مەگەزین بێگومان لە باکسەیجی کلیپەکەیە و لە کاتی کلیپەکەیە ئامادەییمان هەبوو هونەرمەند سیڤان عەباسیش باسی بەرهەمەکەی خۆی بۆ کردوین و کەمێکیش لە دیمەنی وێنەگرتنی ئەم ڤیدیۆکلیپەتان بۆ گوازینەوە. فەرمووی. کاکسیبان سڵاو لەبێ ئەمێ باسی ئەو بۆ بکەین ماوەی چەند ساڵە لە کاری هونەریەوە دووریت و ئەمە یەکەم ڤیدیۆ کلیپتە کە تۆمار یەکەیت ڕوونکردنەوە یەکەم بۆ باس کە چۆن ئەم ستایلت هەڵبژارد. سەرەتا بە خێراتنتانەکەم سپاس بۆ ئامادەبوونتان لە ڕاستیە لە 2009 من بەرهەمی نوێم تۆ بڵاو نەکردوەوە بەڵام چەند بەرهەمێکم تۆمار کردووە و فکری ئەم گۆرانیەش ڕاستیەکەی ئەوەیە من یەکەم ئەزمونمە لەگەڵ کاک غەفارە فکرێم گۆرانێمان بە مێشکدا هات کە مامۆسای ئازیز و گەورە و خۆشەویست مامۆسا زیاد ئەسعەد گەورەی نوان ئاوازێکی بۆ ناردووم کە گۆرانێکی هەڵپەڕکەیە کە یەکەم ئەزمموی منە لە گۆرانی هەڵپەرچەیە هەم ئاواز و هەم تێکستی جەنابێتی و مۆسیقای کاکە دانیارە لە ستۆدیۆی کاک شاڵا و تۆمار کراوە و گروپی کۆمپانیەکانی قەیوانیش سپۆنسەری ئەم کارەیان کردو و سپاسیانەکەم. ماوەی چەند ساڵێکە تۆ بە هاوکاری هونەرمەندی گەورە مامۆستا عەدنان کەریم پشتگیری لە تۆ کردووە و لە ئاواز و لە تێکستە. ئێستا بۆ تۆ چییە؟ بۆ تۆ چییە گەێنەکە هونەرزانی گەورە هونەرمەند زیاد ئەسعەد بە هاوکاری ئەو ئەم ئیشەی بۆ تۆ هێناوەتە پێشەوە چۆن هەڵیە سەنگینی لە نێوان عەدنان کەریم و زیاد ئەسعەدە؟ ڕاستیەکەی ناتوانانی ئەو بابەتە هەڵسەنگێنی چونکە دوو دنیای زۆر زۆر جیاوازن. دنیای هونەری کاک زیاد دنیایەکی کێوی عەدنان کەریم دنیایەکی دیکەیە بەڵام بۆ من ئەزمونێکی نوێیە کە وەک ئاماژەم پێکرد کە گۆرانێکی هەڵپەرکێ بڵێم و ئەکرێ بڵێم ڕەنگێکی کەشە بۆ من ینی چونکە لەگەڵ گۆرانیەکانی پێشووترم جیاوازی هەیە. ئەم بەرهەمەت باسی چییە کات وەستایلی بەرهەمەکەت چییە ڤیدیۆکلیپەکە و لە دوای ئەم بەرهەمی ترت چی ئەبێت لەسەر چ ستایلێک بەردەوامەبی؟ لە ڕاستیە هونەرمەندە بێت ڕەنگا و ڕەنگ بێت ینی نابێت یەک جۆر گۆرانی بڵێ ئەمە گۆرانیکی هەڵپەرکەیە لەگەڵ بەرهەمەکانی کەم جیاوازە و هیچ کات بیرم لەوە نەکردوتەوە کە بڵێن بۆ نمونە من دوای ئەمە ئەبێت چی بڵێم ینی پلانی بۆ دابنێم بەرهەمەکە ئەبێ خۆی بێت ئەم بەرهەمە هونەریە ڕاستە گۆرانیکی هەڵپەرکەیە بەڵام ئەگەر کاریگەری لەسەر خۆم نەبووایە ینی دڵنیام لەوەی کە بەباشی نەئەگەشتە لای خەڵک ینی دڵنیام لەوەی کە خۆمی ڕانە ئەگرت بەرهەمەکە بۆیە چەند گۆرانیکی کەم تۆمار کردو بەڵام نازانم لە دوای ئەمەیان کامیان بڵاوەکەم ویان چی کە تۆمارەکەم. لە ڕووی کاری میوزیکەوە بەرهەمەکانتان جیاوازە لە چاو ئەم بەرهەمەی ئێستاە هەست چۆنەکە ژەنی ئێستا لەگەڵ کارەکانی پێشووتە ستایلیان جیاوازە بۆ تۆ وەکو سیڤان عەباس تاقەیەکی تر هەیە لەگەڵ ئەم بەرهەمانەیە؟ ئەوە ئەبێ جۆگر ئەو قەرارە بە ینی کە من گۆرانیکی هەڵپەرکێڵێم لەگەڵ گۆرانێکی ئیحساسیە جیاوازەوە بەرکەوتنی لەگەڵ خەڵکات جیاوازە بەڕاستی بەڵام من وەکو خۆم وەکو ستایلی موزیک کاک بەختیار ئالەتە هەوایەکانی ژەنیوە کاک ڕێباز کەمانی ژەنیوە ئیتر
بەو جۆرە ئیشەکە ڕۆشتۆتە پێشەوە و هەموو مۆزیکەکە مۆزیکێکی کوردی و جیاوازە بەڕاستی. کێ لۆکیشنی ئێرەی بۆ هەڵبژاردی و بەرهەمهێنەر کێیە باشە ئامادەکردنی ئیشەکان چۆنی ئەڕوا بەڕێوە باسی ئەم کەشەی ئەسەم بۆ بکە. ئامادەکارەکە زۆر باشە لە ڕاستیە من زۆر دڵخۆشم لەگەڵ ئەم ستافە جوانەیە لەگەڵ ناوەندی هونەری زەنەیە کە هەمیشە پاڵپشت بووە بۆ هەموو کارێکی هونەری دەستی هەموو لایەکی گرتووە و سپاسیانەکەم سپاسیەک بەیەکیانەکەم کە ئەوانیش ئاتون لۆکیشنی ئەریان هەڵبژاردووە هەرچەندە منوتم شار باژێر هەمووی شارەزان بەڵام ئەوان شوێنێکی جوانیان هەڵبژاردووە. ئێمەش سپاس دەکەین بۆ دەرفەتی بێمە بەخشی لە کۆتای ئەمێ دواوتی خۆتم پێ بڵێیت و هەست چۆنە بۆ کەی بڵاوێتەوە کلیپەکەت. سپاسی هەموو ستافەکەکەم سپاسی گروپی کۆمپانیەکانی قەیوانەکەم سپاسی ناوەندی هونەری زەنەیەکەم سپاسی هونەرمەندی گەورە کاک زیاد ئەسعەدەکەم کە ئەمانە هەمووی توانیان ئەم کارە ئەنجام بن و سپاسی هەموو مۆسیقیاناکەم کە لێرە ئامادەن هەموو ئەو گروپی هەڵپەرچێ و هەمویان وە کاری بڵاوبوونەوەشی ڕاستیەکەیەکەوێتەوە دەستی ناوەندی هونەری زەنێ لەوانێ بەم نزیکانە بڵاویکەنەوە لەوانێ جەژن بڵاویکەنەوە ئەویان قەرارەکە لای ئەوانە.